لە تێکرای قەیرانەکان و کێشە و گرفتی هاوڵاتیان زۆرترین نیگەرانی لە کەرتی تەندروستی لە سنووری باڵەکایەتی بەدی دەکرێت. نەخۆشخانەی گشتی چۆمان لەگەڵبوونی باڵەخانەیەکی گەورە و سەردەمی هاوکات بوونی بەشێکی باش لە ئامێر و پێداویستە تەندروستیەکان و ژمارەیەکی زۆر لە کارمەندان بەڵام نەبوونی پزیشکی پسپۆر بە هەموو بەشەکانیەوە و کەمی دەرمان گرفتی زۆری بۆ دانیشتوانی سنوورەکە دروست کردووە. بەهۆی نەبوونی دکتۆری پسپۆر بەهۆی نەبوونی دا و دەرمانی پێویست کە ئەمە بووتە گرفت بۆ خەڵکی دەڤەری باڵەکایەتی کەمترین نەخۆشیەگەر نەخۆشی سەرەتاییش هەبێت ئیحالەی سۆرانیەکەنیان بۆ هەولێر. بەڕاستی نەبوونی پسپۆر دکتۆرەکان زۆر کەمن، یعنی ئەوە هەمووی تەسیری کردو لەسەر هاوڵاتیان کە ناعیلاج بن پەنابەر بەر عیادەکانی دیکە و لەو ڕێوە خەرجێکی زۆر سەرفەکەن لەو قەیرانە لەو وەزعەوەی و داواکاری لە حکوومەتی کوردستان وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر بەڕاستی ئاورەشت زدی لە باڵەکایەتی بداتەوە. ئەگەرچی یەکەی تەندروستی و ئیدارەی سنوورەکە گرفتی کەمی پزیشکی پسپۆر بۆ گواستنەوەی پزیشکان دەجێڕنەوە بە پێی زانیاریەکانی کورسات نیوز لە یەک کاتدا بە بڕیاری بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر 9 پزیشک بڕیاری گواستنەوەیان لە چۆمانەوە بۆ سەنتەری پارێزگای هەولێر بۆ کراوە تا ئێستاش تەواوی ئەو شوێنانە پڕ نەکراونەتەوە. بەشێک لەو پزیشکانەی ئێستا هەن لە هەفتەیەکدا تەنها 2 ڕۆژ دەمێنەوە و ڕۆژەکانی تر دەبێ نەخۆشان سەردانی شارەکانی تر بکەن. بۆشایەک هەبوو لە گواستنەوەی دکتۆرەکان و دابشکردنی دکتۆرەکان. ئێمە نووسراومان ئاڕاستەی سەری خۆمان کردووە بۆ دابینکردنی 4 پزیشکی نیشتەجێ خولاو کە گرفتەکانی دوای داوامی فەرمی چارەسەر بکات. تەندروستی هەولێر ساڵانە گۆڕانکاری بەسەر پزیشکەکان دادێ و پزیشکی نوێ دێن و لە کاتی ئالوگۆڕی لەوانەیە هەندێک کێشە و گرفت دروست بێ. ئێمە لەگەر بەڕێوەبەراتی تەندروستی چۆمان و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر بەردەوام لە هەمە هەنجیرین بۆ ئەو کەم و کورتیانەی کە دێنە پێش. کەمی و نەبوونی پزیشکی پسپۆڕەتەوەی باڵەکایەتی بە قەزای چۆمان و هەر 4 ناحیەی سنوورەکە وای کردووە هاوڵاتیان بە چاوی بێهیوا و ناومێد بڕوان نەکەرتی تەندروستی بەگشتی لەگەڵەوەی لە زۆر ڕێگاوە داواکاری پێشکەش بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کراوە بەڵام تا ئێستا هەوڵی جددی نەدراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ڕۆژ لە دوای ڕۆژ نیگەرانی خەڵکی باڵەکایەتی لە بەرامبەر خراپی کەرتی تەندروستی زیاتر دەبێت. بەو پێی لە ئێستادا کەمی دکتۆری پسپۆر و نەبوونی دەرمان گرفتی زۆری بۆ هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورە دروست کردووە و داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بەلایەنی تەندروستی بدا لەو سنوورە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای چۆمان.